هاوسەرگیری پێشوەخت و دەرەنجامەکانی لەسەر خێزان و کۆمەڵگا ناونیشانی پانێلێکی زانکۆی ڕاپەڕین بوو کە لە چەند ڕەهەندێکی جیاوازەوە لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕەوە گفتوگۆی لەبارەوە ئەنجامدرا. لە پانێلەکەدا کە تایبەت بوو بە شرۆڤەکردنی زانستی و بابەتیانی هەوڵی هەموارکردنی یاسای باری کەسێتی ژمارە 188 ساڵی 1959 عێراق لە ئەنجومەنی نوێنەران کە بە شێوەیەکی گشتی لە پانێلەکەدا پرۆژە یاساکە لە ڕوانگەی کۆمەڵایەتی و یاسایی و ئاینی و مافەکانی ژنانەوە گفتوگۆی لەبارەوە ئەنجامدرا. جێگەی دەستخۆشیە ئەمڕۆ زانکۆی ڕاپەڕین بەشی ڕاگەیاندن گرنگیەکی باشی بە بابەتی هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی ژمارە 188 ساڵی 59 عێراقیەوە کە جێداخە ئەم هەموارکردنەوەیە لەم کات و ساتەی ئێستاە ماینی گەرانی زۆرێک لە کورد لە سیاسەکانی ناو پەرلەمانی عێراقا و هەروەها نەک تەنها ناو پەرلەمانی عێراقی بە شێوەیەکی گشتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ناڕزایەتێکی زۆر بۆ ئەم پرۆژە یاسا هەیە چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق ئەوەی کە جێگەی ئومێدی ئێمەیە ئەوەیە لە ڕێگەی سنتەرە ڕۆشنبیریەکان زانکۆکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چالاکەوانەکانی مافی مرۆڤ و مافەکانی ژنان و پاراستی مافەکانی مناڵان هەوڵەکانیان جەخت بکەنەوە لەم کاتەیە بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسا لە ناو پەرلەمانی عێراقیا تێنەپەڕێنرێت چکە بەڕاستیگەر ئەم پرۆژە یاسایە بەو هێزەی کە ئێستا هەیە لە ناو پەرلەمانی عێراقیا و بەو جدیەتی کە ئەیانەوێ بڕوا ئێمە ناتوانین و کەمینەین ناتوانین ڕێگری لێ بکەین ئەگەر هەوڵەکان لە دەرەوەی پەرلەمان لە دەرەوەی موسسەی یاسادانان لە پەرلەمانی عێراقیا زەق نەکرێتەوە وەچڕ نەکرێتەوە بەداخەوە ئەم یاسایە ئەتی ئەپەڕێ و تێپەڕاندنی ئەم یاسایەش گەڕانەوەی پرۆسەی یاسادانان پرۆسەی بەمەدەنی بوونی دەوڵەتی عێراقیە بۆ 100 ساڵی دواوە. کارێکی زۆر خراپە من پرۆژەم هەیە و هەر کتێبێکم بەحسێکم هەیە لە 25 لاپەڕەیی بڵاوی دەکەمەوە بڵاویشم کردوتەوە و کاریشی لەسەر دەکەم کە ئەم یاسایە دژی ئیسلامە و ئیسلام بەم یاسایە ڕازی نییە هەمووشان بە بەڵگا لەلام و بڵاویشی دەکەم و ئینشاءالله. هەر یاسایە کە لە عێراق دەرەچێت لەبەرەوەی ئێمە هاوڵاتی عێراقین هەر خێزانێک لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەمە جێبەجێ بکات دادگاکانی هەرێمی کوردستان ناتوانن سزای بدەن چونکە عەقدی زەواجەکان مەکانی نییە واتە ئەتوانن لە هەر شوێنێک بیکەن بۆیە هەموو هەوڵەکانمانە بێت بەر لەوەی یاساکە پەسەند بکرێت یاساکە تەزدیق بکرێت دەبێت ڕێگەی لێ بگرین و کۆمەڵگەی نێودەوڵەتی وەلایەنێکی ترەوەی عێراق وڵاتێکە کە التزامی هەیە بەرامبەر بە ڕێکەوتنامی مافی مناڵ لە ساڵی 94 مۆری کردووە دیباجەی دەستور مادەی ئەساسی دەستور هەموو ئەمانە جەخت لەواکەنەوە کە بێ هیچ یاسایەک دەرنەچێت پێچەوانەی ماف و ئازادیەکان و سربەستەکان بێ. لە پانێلەکەدا بە شێوەیەکی گشتی لە چوار ڕەهەندی جیاوازەوە خوێندنەوە بۆ هەمواری پرۆژە یاساکە کرا و ئامادەبوانیش لە دید و بۆچوونە جیاوازەکانەوە ئاشنا بوون بە چۆنێتی هەموارکردن و ئاسەوارەکانی تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە کە چالاکوانانی مافەکانی ژنان پێیان وایە هەنگاوێکی نەرێنیە بۆ داهاتووی کۆمەڵگا و ئەم پرۆژە یاسایە بە مەترسی گەورە دەزانن لەسەر کۆمەڵگا و خێزان کە بەگشتی خێزان دەخاتە بەردەم مەترسی جدی کە 2000 کۆمەڵگا بەراو کەنارێکی نائارام و ناجێگی دەبات کە تیایدا داهاتوو دەخاتە بەردەم مەترسی گەورە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.